بیرانی بەڕێز سڵاوتان لەبێت ئازیزان لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەمانە باسمان لە هۆکارەکانی سەر هەڵدانی دەنجی ناڕەزایی و دروستبوونی سەرکردایەتێکی کاتی ناو کاژیک و هەڵپەساردنی سەرکردایەتی کۆنەکە و ئەو ڕەخنەوگلەیانەی ئاراسی سەرکردایەتی ئەو کاتی کاژیک دەکرا و ڕۆڵی ڕەوتەنوێیەکەی ناو کاژیک لەو ڕۆژگارەدا و ڕۆڵ هەلوەسی سیاسی مامۆستا عەبدوڵڵا ئاگرینمان کرد لە نێو ئەم ڕەوتەنەتەوەیەدا هۆکارەکانی گەشەنەکردنی کاژیک و لاوازبوونی تا ساتە وەختی دروستبوونی پارتی سوسیالیستی کورد پاسۆک لە ئەڵقەی دۆم و کۆتای دیارەکەماندا درێژە بۆ تۆرانە دەدەین و قسە لەسەر چۆنێتی دروستبوونی پاسۆک لە 11 نۆی 1975 پاش هەرسی شۆڕشی ئەیلول و پەیوەندیەکانی ئەم پارتە و هەڵوێستی لایەنە کوردیەکان بەرامبریان و کێشە ملانیەکان و هەروەها ڕۆڵ و کاریگەری مامۆستا عەبدوڵڵا ئاگرین لە نێو پاسۆک و خۆناغی دوای ڕاپەڕینی 1970 تا ساتە وەختی دروستبوونی حیزبی یەکگرتن و پاشان چوون و توانەوەیان لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا درێژە دەدەین بە گفتوگۆ بۆ تەواوکردنی ئەم تەوەرانە و بەردەوامین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەبدوڵڵا ئاگرین ئەندامی سەرکردایەتی پێشووی کاژیک و ئەندامی مەکتەبی سیاسی پێشووی پاسۆک و ئەندامی کۆمیتەی ناوەندی پێشووی پارتی دیموکراتی کوردستان و مامۆستای زانکۆ. مامۆستای گیان دووبارە بەخێر بێتەوە بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. ئێمە وەک لە پێشێکێکە باسم کرد لە کۆتایی ئەڵقەی یەکەما گەشتینە ساتە وەختی دروستبوونی سەرکردایەتیشی کاتی دژ بە سەرکردایەتی کۆنی کاژیک بە پاساوی هەندێک ڕەخنە و گلەی و کەمتەرخەمی سەرکردایەتی کۆنەکە. ئایا لەو ساتە وەختەیە هەڵوێست و ڕۆڵی عەبدوڵڵا ئاگرین چی بوو لە کاتێکا کە سەرکردایەتی کاتی بەیاننامەیەکیان لەسەر سەرکردایەتی کۆنی کاژیک دەرکرد؟ ئەو ململانیانە چۆن بوون ئەو ڕۆژگارە؟ کە حقیقەت ینی من لەگەڵ هاوبیر کامیلژیرە زۆر ینی ئینسیجاممان هەبوو زۆر قسەکانی وەرەگرتم. وتم با دیسان و حرەکەی بکەینەوە وەزعی ئێمەوانی و پێویستە بەرەو پێش بڕۆین و گەشە بکەین بەڕقمی هەموو ئەو کۆسپانێکە هاتە بەردەممان. لە دوای وتم مەسەلەی کاکهینە یەکەم تەنزیم بە تەنزیما بچین و دوایی من ئەمزانی کە بەرزانی بەڕاستی ینی مەلا موستەفا کە ئەو نامەیە مایە دەست و کاتی خۆی مزەکەرەکە لە 15/5/64 و پێشتریش لە ماڵی شێخ لەتیفی حەفید کە هاتە سلێمانی بە سەربانە ئێمە چوین قوتابی بین و هاتین و ڕستمێکمان لەگەڵا گرت و دوایی پاڵان پێوەنان بڕۆینە دەرەوە. من معجب بووم پێی لەوێشا بە کاکامیل وتم کاکامیل ئەوە من ئەزانم قیادەی بەرزانی بەتایبەت ئەو سابارگەی بەرزانیان پێ و مشوری خوانە خۆن بۆ مەوزوعی بەرەنگاربوونەوەی پیلانەکانی بەعس و سەددامۆمانە ئێمە چی بکەین بە خۆمانە بچین و ئێمەش ئەبێ قەرارە بین بەتایبەت لەو کاتا کە جەمال نەبەز نزیک بوو بەهۆی عیلاقەی لەگەڵ کامران بەدرخانە لە ڕێی ئەوەوە پەیوەندی هەبوو لەگەڵ محسینی پزوکپور کە سەرۆکی حیزبی پان ئێرانست بوو و ڕۆژنامەی شاندەر کرد بە ناوی ڕۆژنامەی خاکوخێن. ئەو محسینی پزیشکپور پەیوەندیەکی زۆر نزیکی لەگەڵ هینا هەبوو لەگەڵ شای ئێرانە هەبوو. بەڕاستی ئەوە بۆ ئێمە ئەو نزیک بوونەوەی و ناوهێنانی و باسی پان ئێرانست نە لە ئەفکاری ئەما بوو و زەریشی زۆر لایەن وتمن دراسی ئەوشکەین وەڵا قەرار درا کە کۆنگرەکە بکەین. کۆنگرە دیارە هەروەکو یەکەم کۆبوونەوەی یا کۆنگرەی تەسیسی کاژیک وا بوو کە چوین لە داناوتیان وتیان ماڵی کاکامیلژی لە عقاری بوو لە خوار مزگەوتی نالی کۆڵانی ئەمدوین ژوورێکی ماڵێکی بچوو بوو کە وتی چێ بێ وتم من ئەوانەی کە پێشنیازێکم کاک محەممەد مەجید ئەسڵان کا حەمالی فەرەج کاک فەتا عەبدوڕەزاق ئەم سیانە ینی کەسی ترم هین ناکرد ئەوانش ئەندامی لەق بوون لە وتی باشە وەڵا کە چوم سیرەکەم سێ کەسی لێ خۆیەتی کاکردیە کاکفاق عرفە ینی بە هەمومان ئەمە قیادەی کاژیک و کۆنگراگرین لەن دانیشتین دیراسەیەکی باش کرا کاکردی تەحلیلەکانی زۆر بەهێز بوو و زۆر ینی واقعیانە زۆر لۆژیکیانە معریفیانە تەحلیل و ئەنجامیا بەدەستەوە. لە دوایە گەشتینە سێ ئەنجام یەکەم بەڕاستیە کە بنێرین بۆ لای کاک جەمال نەبەس پێی بڵێن تر واز لەو شێوازەی نووسین و نزیک بوونەوە لە محسینی پزیشکپور و پان ئێران سۆمانە بێنەوە زەرمان لێە
چێ قەرادرا قەرار کاکامیژی بنەوە ئەومان نرد دووهەم بڕیاری ئەوە گەیشتنەوە قەناعەتەی کە ڕژێمی بەعەس یا ڕژێمی عێراقی شەڕ بە کورد دەفرۆشێتەوە لە بەیانەکە پاشگەز دەبێتەوە کووتم ئەو پیلانانی کرد چی بکەین ئێمە قەراری ئەوە درا بەڕاستی کە ئەمە من لە ماوەیە لە کاکامیلم پرسیوتی کواشتی وا کو هەیە کاکە کۆگرەکە ماڵی ئێوە بووە من بەڵام ئەوانەی کە ئەیڵێم کاڵەی ئەمە ڕوودا و تاریخ زۆر مێژوە شتێکی زۆر باشە من هەمووی بە سەعات و بە ڕۆژ و بە مانگ و بە ساڵ لە مزەکەراتی بچووکی خۆمان نووسیمە بەڕاویشێکەمەوە زۆر گرنگ بەڵێ ئەنجا ینی وەسایقە پێم وتم چۆن کاکەمیت لەبیر نایە لەوێ ئێمە دانیوتی بەڵێ ڕاستە لەبیر مێوتم ئەی ئەو قەرارەمان قەرارەکە چی بوو بڕوا ناکەم ینی یا دەگمەنە قەراری وا سیاسی بدرێ قەراری ئەو درا کە شەڕ بووەوە ئێمە تەجمیدی تەنزیمی خۆمان بکەین بۆ ئەوەی بۆ و هەموو توانای خۆمان بەبێ ئەوەی لەگەڵ قیادەی پارتیە لەگەڵ قیادەی بەرزانی ڕەحمەتیە لەگەڵ کەسێکە ئیتفاقین ڕێ بکەین بڵین وڵای ئێمەش ئەمانەوە هەموو ئێمە تەنزیممان هەبوو هێزی پێشمەرگەش خەڵکی پێشمەرگەشتنی زۆرمان هەبوو لێ هێزی خەبات و لە هێزی ڕزگاری و زمناکۆ و لە شوێنەکانی تری و تەنزیمێکی زۆریشمان لە ناو شار هەبوو قەراری ئەوماندا هەموو توانای ئەلامی بەبێ هیچ ڕێکەوتنێک لەگەڵ قیادەی شۆڕشا لەگەڵ قیادەی پارتیە لەگەڵ بەرزانی مەلا مستەفای ڕەحمەتیە وتمان هەموو توانای مادی و معنەوی و ڕاگەاندن و فکری خۆمانەکەی لەژێر دەستیەوە بۆ ئەوی ئەم جەولەی شۆڕشە ئەم بڕیارە کیایی بڵێ ئەم بڕیارە کیایی ئەم بڕیاری قیادە بوو لەوێ ئەنجا لەوێ شابەڕاستی من لەوێەوە خۆم بە ئەندامی قیادەی کاژیکدانم چونکە ئەو حەوکەسە بوو بە قیادەی کاژی پێشتر وەکو من مەسئولی لەک بووم ئەو دوو برادری تریش کاک حەمەمەجی و لەگەڵ مامۆستا حەمعەلی فەرد و لەگەڵ کاک فەتاحە ئەندامی لەک بوون وە کاک فایقیش و کاک هەردی خۆیان ئەندامی قیادی بوون یعنی کەوالێ قیادەی کاژیک لەمە پێکات و هەر ئەمەش بووین پاشان بەڕاستی وتمان بە تەنزیم ئەڵێن تەنزیم کە شەڕ بۆ هەر کەسە خۆی ئازاد کوێ هەڵ ئەبژێرێ بەرەو ئەوێ بڕوە هەبوو مایەوە لە ناو شارە بەداخەوە مایەوە هینی نەکرد لەوانە هاوبیر حەمە ساڵح فەرج کە بە حەمە ساڵح هیتلەر مەشهورە حکومەتگرتی ئەعدامی عیزەت فەرهاد عەبدولقادر فەرهاد عەبدولقادریش ئەمێنێتەوە فەرهاد عەبدولقادر فەرهاد عەبدولقادر نا فەرهاد عەبدولحەمید کام فەرهاد عەبدولقادرەوە یەکیشترە ئیسا باسیەوە کەرکووک ئەو هاتە دەرەوە فەرهاد عەبدولقادر برای فەریدون عەبدولقادرە دوو کوڕی گەنجی خەڵکی شاری کەرکووکن ئەوە فەریدونەکە کاک ئەو فەریدون عەبدولقادرە تەلەبە بوو لە کولێژی زەراعە و ئەوە لەگەڵ پارتیا بوو لەژێ پەیوەندی بە ئێمەشەوە بوو ئێمەی کۆژەوی بەڵام فەرهادی برایی ئەوە لەگەڵ ئێمە بوو ئەو دوایی لەگەڵ بەداخەوە لەگەڵ چەند کەسێکە بەتایبەت لەگەڵ شێرکۆی هەژار و ئەمانە ویسیان حرەکەیەکەن لەسەر چی لەسەرەوەی کە ئێمە ئەم تەنزیم ئەم بڕیارەمان نابوو وتمان هەر کەسە بچێ و لە داو شۆڕشا کار بکە لەژێر قیادەی پارتیا بۆ سەبەبەکە زۆرە یەکەمیان ئەوە مەخشێکی نەتەوە پەروەری و گەورە و نیشتمان پەروەریە بەبێ هیچ دەستکەوتێ ئەگەر لایەک دوو کەس بێتە ناو حکومەتەوە یا بێتە ناو پەرلەمانەوە ئەڵێ چیم دەستکەوتێتێ مەنسەبم چێتێ وەزارەتم چێتێ پارەم چێتێ دیرعام چێتێ خەڵک ئاوایە بەڵام ئێمە ئەو هەموو تەنزیممان خستە ژێر دەستی شۆڕشۆ بەبێ بەرامبەر بەبێ هیچ بەرامبەر بەڵێ وتمان تەجمید بێ و تا سەرکەوتنی شۆڕش و تا ئەنجامی شۆڕش کە شەڕ بووە فعلەن ئێمە چوینە دەرەوە باشە ئازاد مستەفا و شێرکۆی هەژار بۆچی بەمان نیگەران بۆ ڕازی ئەمە خۆی بەڕاستی کەسێ بوو ناڵم کۆمەڵی ئەفکاری جەهەنەمی هەبوو لەو ئەفکارانە مەسەلا با کوڕی فڵان بفرێنین پارە ئەبارم فەلەستینەکان ئەوانە کرد تارێ بفرێنین لای من ئەوانەی باس کردو هەتا ناڵم ئەوسا کە لە بەغا بوو منش کە ئەوسا لە بەغا بوون لەژێر بەڵێ من بەرپرسی بووم بارگایەکی باڵی مەکتەبی سیاسی لە شارع النەهر بوو کاکەمال محەمەدین بارگای بڵێن محاماتی ئەو بوو ئەو هاچۆ ئەوێ کرد و ئەوانش لەوێ هاچوانە کرد ئەی کاپڵە باش چ بکەین ئەم کاکە ئێمە ئەفکاری ئێمە نییەوە شتیوا چۆن نەکەین علاقەی مەمان چییە ئێمە ئەمانەیە ئەفکارەکەی خۆمان بڵاوکەینەوە خەڵک بە ئامانجەکەی بگەینی ئەنجا ئەو کە ئەمە بوو فرسەتێ بوو بەڕاستی خەتاکەش من بووم چونکە لە لای من بوو ینی بە جۆرێ تەواضعی ئەنوان لە بەغا و لێرە تەنانەت ینی دەیان جار کە هات مەسا شەو ئەهات کە هاتەوە نازانم لەکوێ پێڵاوکەی قوڕ و دایکم بەو تەمەنەوە چوو
پێڵاوەکەی بۆشت جارێکیان بەڕاستی هەڵساین هاتی لە دەرێ لە ماڵی خۆمان لە ژوورەکە کە هاتمە دەرێ ئەو ڕایکردە پێشم و پێڵاوەکەی بۆ دانام کە ئەمەی و ئەتر من بەڕاستی بەڵام پاژەوەی چی کۆمەڵە ئەسرارم لا باز کرد بوو مەسا ئەوە ئینسانی باشە ئەوە سەر بە ئێمەیە تاقیبێ کرد تەنزیم کێیە قیادە کێیە ئەم شتانەی زۆر مێژووی کاژیک و مێژووی پارتی گەلوێچەتی نەتەوەی کوردۆمانەی زۆر باسە کرد من ئەو کەوەی وتم چێکیت وتم ئێمە فێری ئەوە نین من خەیناکە بەرپرسی تۆ بیا لە پلەی حیزبیا لە پێشترم بەڵام ئێمە هەموو هاوبیریەکین ئێمە نابێ خەڵک فێری ئەوە بکەین پێڵاودا بنێت ئاغا و نۆکەراتی نییەوتم زۆر پێم هین بوو لەوە ئەتر بەڵام چی ئەمەکەی ئەمە مانی سێ نزیکی مانی سێ هەفتا چوار کە خەڵک ئەڕاتە دەرەوە بینی شۆڕش و حکومەت ڕێ ئەەکەم ڕێ ناکەون شەڕ بێتەوە شەڕ نابێتەوە لەما بوو من هەتا کۆمەڵی ئەسراریشم لا باس کرد بەڕاستی بەڵام ئەو ینی بێوەفا دەرچوولەوە ئەو دیاربوو من زین بە هەڵات چوو کە ئەو سقەیەم بەو کرد وە کۆمەڵش چم مایە پاشان کە چوینە دەرەوە سیرەکەین دوایی کە بیستمەوە لە ڕێگای هاوبیرانەوە ئەکە هاتن بۆلام من چونکە کە چوون التحاقم بە شۆڕ کرد بە ئەلامەوە ڕاگەاندنەوە کە دارا تۆفیق ئەمینداری ئامێکەی بوو دوایی چوومە مەحەدی کادران خۆم وەکو عەبدوڵڵا نەک وەکو کاژی چونکە بازێک کەسەی و یەکێ لە قسەکانیان ئەوە بوو وەڵا عەبدوڵڵا چۆ بۆ بە مامۆستا لە مەحەدی کادران هەرچیشی کاژی کە تەسلیمی کردو بەڵام هەموو ئەمانەتەکەی لای منە تەسلیمکردن نە بەڵام ئەوانیش گلەی و گازدەی ئەویان لە تۆ هەبووە کە تۆ زۆر نزیک بووی لە پارتیەوە هەتا قسە لەسەر ئەوەیە کە عەبدوڵڵا ئاگرین ڕێخستنەکانی کاژیشی بەکارهێناوە بۆ پاراستن ئەمە چەند ئەوە نییە جملەتەن وە تەفسیلەن ئەوە نەک هەڵێ بوختانێکی زۆر گەور چونکە من پێ دەڵم عەرز دەکەم ئەوە مۆرەکانە بە شانازیەوە هەموو مۆرەکانە کەلام ماوەتەوە ئەوە نامەکانە هەمووی خۆ ئەگەر تەسلیمکە ئەبێ ئەمانە تەسلیمکە ئێستاش ماوە خۆ با عەرز بکەم ئێستا من ئەوە زانم پاراستن لەو ڕۆژێک کە دروست بووە تا ئەمڕۆ هەموو شتەکانی پاراستووە یعنی یەکێ تەقریرێکی نووسی بێ یەکێ کارێکی لایەن ماوەتەوە هەمویان ماوە بە تەجیل ئێستا ئەو مەسا ئەو دەنگەی کە لە ئیزگەدەین کوردستانی عێراقەوە قسەی تیاکراوە هەمووی لە هەمووی پاراستووە ماڵی مەلام سەفا بۆ ئەوش حاڵەتانە ینی بێ ئەمسالن باشە لەبەرەوە با عەرز بکەم من ئەمێ بڵم لەوێ هەستمان کرد جم و جۆڵێ هەیە من هیچ قسەم نەکرد بەڕاستی نەشا بەلاماتر کە چوینە شاخ ناو پێشمەرگە پەیوەندی لەگەڵ پران نەها هەر بە هیچ جۆرە بەلامە دوایی بیسمانەوە کە ئەیانی هەندێک حرەکە بکەن ناڵم ئەو ئەنجەهیەتە مەسابێن ئەمە لە مزەکەراتی کاکەمەم بۆتانیە ئەڵێ کاشەرکۆی بێکەس پێیوتم با فریای کاکردی بکەوین کە کاکردی لەوانەیە شتێکی بەرامبەر کرێت بەڵام نەیوتۆ ئەوانە ئێمەمانزانی کە ئەوان قسەیانی وایان کردبوو بێن من بکوژن بە چەقۆ و بڵێن دوای جەنازەکەم بڵێن پاراستن کوشتێتی کاک هەمەی عەزیز تەقەی لێ بکەن لە بابەکراوە هەیە لە لای ئازادیەوە بڵێن ئەوە خۆیانن کاک ئەحمە هەردی بێن لە ماڵی مەردەبابە بوو بە ڕەحمەت بێهێنە دەرەوە بە قسە و سەرینێ بخەنە سەردەمی بیخمکێن ئەوە کاکە من بۆتانی لە بەزەکاراتەکە ئەڵێ کە پێی وتم چوون خاڵم وتم مامۆستا هەردی هەڕەشەی کوشتنی لەسەرۆکی کێتوانە بێن بۆ ماڵم وتی هاتن بۆ ماڵمەوە هەتاوتی من شەوانە کاکەمەم لە مزەکەرەکایەتی مزەکەراتی کە بڵاوی کردوێتەوە ئەڵێ شەو حراست مەگر بۆ کاکردی ئەنجا ئەم شتە بێمەعنانان بوو ئەمە وای کرد کە بەڕاستی ئێمەش بە خۆمانە بینەوە باشە کۆنگرێ کۆنفرەنسە لە نەقەدە بگرین لەگەڵ دەستپێکردنەوەی شار لە 1970 ئیدر ئێوە چنە شاخ لە 1970 چنە شاخ و ئەندامانی سەرکردایەتی کاتی کاژی دوورە هەرێکی بۆ شوێنێک لەو دەمەیە کاک ئەحمەد سەلام و فەرهاد عەبدولقادر هەر یەکەیان بە بیانوویەک واز لە کاژیکەێنن بۆچی لە کاژیک دوورەکەونەوە ئەحمەد سەلام و فەرهاد عەبدولقادر چی کرد واز لە کاژیکەێنن نا وازیان نهێنا کاک ئەحمەد سەلام من هەر ئەمناسی وازی نهێناوە بەڵام ینی ئەو حرەکەی ئەوانی پێخۆش بوو ئەوان ئەو حرەکەیان کە کرد یەکەم وتیان ئەمە کاژیک تەنزیمی خۆی کاری خۆی چالاکی خۆی تەجمید کردووە ئەمە سەفقەیەکە لەگەڵ مەلا مستەفا ئاڵوگۆڕی پێکردووە پارە مەنسەب هەر شتێ مەقابلی هەرشەکە ئەسڵ و ئەساسی نەبۆ شتیوانە بووە و من لە بەدرێژای ئەو ماوەی ساڵێ لە شاخ بووم
بەرزانی ڕەحمەتیم نەبینیوە نە بە قسە نە بە نووسین نە بە دەم نە بە هیچ شتێ هەروەها کاک مەسعود هەروەها کاک ئیدریسیش یعنی کە ئەمانە پیادەی بهین بوون کاکامیلش عینیشت کاکەردیش عینیشت بڕواتە بێ ئەنجا ئەمە دووهەم وتیان ئێمە خوێنێکی نوێ ئەکەینەوە بە کاژیکە یعنی حرەکەیەکەکەن ئێمە ئەمانزانی ئەگەر لێ بێ حرەکە بکەین بۆیە ئەو قەرارەمانە موقفێکی نەتەوەی پەروەرانەیە دووهەم ئەبواە ئەگەر کاری چالاکیمان بکردا ئستدامانەکرد لەگەڵ قیادەی شۆڕشا بەتایبەت ینی ئەو جەماعەتی پاراستن کە بە دوامانە ئەگەڕانیانی ئەیانویسی نەبێ بیانوێ بوو بۆ لیان و شەڕ باشە شەڕ لە قازانجی کورد بوو ئێمە لە شاخ شەرکەین لەگەڵ پێشمەرگا لەگەڵ پێشمەرگا یا مەسیرمان چییە بۆ بە یا بهاتنها پاڵ بەعز یا بچوینە ئێران ئەوە خیانەت بوو لەبەرەوە ئێمە ئەو قەرارمان بەڵام ئەوان ئەوە نەبوو ئەوان هەندێک شەکەین کۆمەڵێکیان دروست کرد هەتا من زۆر باش لە بیرمە کە مامۆستا شەریف کە ئەندامی ئێمە بوو کاژی شەریف مەولود مامۆستا شەریف مەولود دوایی شەهید بوو هات بتی خۆم بیستومەتەوە حرەکەی هەیە لە پێنجون کە ویستیانە تۆ بڵێن بتکوژن بە ناوی مناقەشەوە لە مەحەدی کادران زیینۆ شێخە بوو بن چێ ئەوەی کە سەرەتای حرەکەکەی کرد ئەو دوانە بوون ئەنجا دوایی کاک محەممەد مستەفا و مەجموعەیەکی تر و ناو نابین مەجموعەکەن باشە عەرز بکەم بە ئەمە لێرا وتی کاک فەتاحاغا کە من نەمبینیوە لە خلالی ساڵی شۆڕشەکە بەڕاستی نەمبین و سەرکردەیەکی دڵسۆزی نەتەوەی پاک بەڵام ئیلتیزامی لەگەڵ ماڵی مەلا مستەفا بووە ئەو لای منەویم کابڵا من ملزمم لەگەڵ ماڵی من ئیلتیزام هەیە بەڵام ئەفکاری ئێوە ئامانجی ئێوە و پژگیریشتانەکەم لا مشتێکە وە کاریشتان بۆکەم بەڵام وەکو تەنزیمنا من لە 16ەوە ئەچوو بە گوندەکان لە زێ ئەو دوو بڵین چوارتاوە ئەچوون بۆ لای سەردان مەکرد هەر بە مانگەیە بە دوو مانگجارێ لە چوارتاوە بە پێ ڕۆشتم لێرە بە سیارە ئەجا بە عەرز بکەم یەک قسەی کردبوو بانی کردبوون لەوێ حرەکان هەبوو چونکە ئیستیغلالی کاک فەتاحیان کردبوون کە ئینسانێکی نەتەوەیە و نێ هێش هەتا مەسەلا پاراستن بە تایبەت حەمەد جوجەڵە زدیان بێ و ئەوانە بۆ زدیانی ئەوانە ئینسانی دڵسۆزن ئەوانە نەتەوەین ئەوانە کورپەروەرن ئەوە تا عومەری ساڵە مەسوورێکە کە لەوە نەتەوەیانە و شەهید بووە چۆن جوابی ئەوانەیەتەوە بە ئەوان ئیستیغلال کرد بانی کردبوون وتبووی یەک دڵۆپ خوێن لە لوتی ئەبڵاوێ مەبەسی لە من بوو یەک بتڵ خوێنتان لێ دەرەهێنم ئەنجا کە ئەمە ڕوویە بەڕاستی بەیانێکیان دەرکرد اینجا دوای ئەم حرەکەیە کە سەری نەگر بەیانێکیان دەرکرد لە بەیانەکە بە ناوی ئینقیلابی دووهەمی کاژیک وەلەوە هاتن 11 کەسیان دەرکرد بەڵام تەرکیزەکە لەسەر من بوو بەیانەکەم لایە من بڵاوی یەکەمەوە یعنی هەتا قسەی زۆر ناخۆش ئەڵێ گستمان لیان ئەم لەم ناو ماستا کە گوایە ئێمە پاراستن بووین و ئێمە سەر زەرعی ڕەحمەتی مەلا مستەفا بووین و ئێمە ڕاست ناکەین لەگەڵ کاژی ئەوان ڕاستەکەن ئێمان پاکوە بەڵام ئەو بەیانە خیانەتێ بوو کرا چونکە دەرفەت ئێمە بۆ بەیانەکە بەڵام جگەلەوەی کە گلەی ئەویانە بۆ کە ئێوە نزیک بوون لە پارتی و پاراستنەوە و تۆمەتی ئەویان بە دروست کردوون ئازا مستەفا ئەڵێ کاژیک هەر بە مردووی لەدایک بوو ئەڵێ حیزب نەبوو یەک وەسیقە و یەک لاپەڕە و بەڵگە و دوکومنتی لای خۆی نەبووە هەرگیز کۆنگرەیە کۆنفرانسێکی نەبەستووە ئۆرگانێک و بڵاوکراوەیەک و نامیلکەیەکی نەبووە ئایا ئەم ڕەخنانەی ئازا مستەفا لەو ئەڵێ یەک کادری کاژیک سەرکرداتی کاژیک نەگیراوە کەسێکیان لەسەر کاژیک بوون لەسەر نەتەوەی بوون زلێکیان لێ نەدراوە ئەمانە چەند ڕاستە ئەوە بەلای منەوە ئەوە هەموو یەکەمیان جارە ئەوە ئەساڵەتی دروست و گەورەی و زیندوەتی کاژیک و قیادەی کاژیک دەرەخا تاکو 74 یەکەم ئێمە جارە ئەو ئابێ ئاگا بوو من ئەڵێم لە ڕێگای منەوە هاتوۆتە پێشەوە یەکەم نامەی تا ئیساژ لای منە ئەو ئاگای لێ نەبوو لە ئاگای لە کۆنفرانس نەبوو خۆمان بانگ نەکردووە ئاگە بەیانمان چۆن نەبوو بەیانمان هەبووە بەیانمان دەرکردووە و ئێمە نووسراومان هەیە کاژیکنامەمان بڵاو کردوێتەوە پرۆگرامی کاژیکمان بڵاو کردووە جەمان لەبەس بانگی کاژیکی لە بەرلین بەڵێ لە 60 نەشرات زۆری لە ڕێگای کاک جەمالەوە ئاها بڵاومانە کردەوە بە کوڕاست کاژیک و حکوومەتی عێراق کاژیک و بەرزانی کاژیک و شۆڕش بە کۆمەڵە بەیاناتی تر بەڵام ئەو ئاگای لەوە ئینکاری ئەکرد دووهەم
بەڕاستی کە ئەڵێ کەسیان لێ نەگیراوە ئەوە گەورەیە من ئەوە بە فەخرێکی گەورە دانێم کە من بەرپرسی ئەو تەنزیمە بووم نەمهێشتووە خوێن لە لوتی کەسێک بێ لە ڕێگای کاشیکەوە کورد دووهەم نەمهێشتووە تەنزیمەکەمان ئاشکرا بێت و جەزربەی بەعس یا سەدام و حکومەتی عێراقی یا ئێرانی یا هەتا بەڕاستیە تا شۆڕش نەیەتوانین کە خەڵکی بەگومانە گرت خەڵک گیراوە محاسبەی شەمحەمەی هەرسینیان کردووە کە تۆ کاژیکی مثلا بزان تەنزیمەکە ئەوەی کە پرسیاری لێ کردووە کاک عەلی سنجار بووە وتێتی لە کۆبنەوەی قیادیە وتێتی کاژی وتی باشە تۆ محاربەی کاژیک چی وتی وەڵا نازانم کاکەوتوی کاژیک ینی کۆمەڵی ئازادی و ژیانەوە یەکێتی گوت یەکێ نەزانێ شتێکێ تۆن محاربەیەەکە مە بەسم لەوەیە ئەوە فەخرە بۆ ئێمە کە کەس نەگیراوە باشە ئێمە خەڵک بە خۆڕایی بین بەگرت ئەی باشە ئەو ئاگای لەوەیە کە ساڵح فەرج کە ئەندامی ئێمەی کاژیک بووە لە 74 نەهاتە دەرێ شەهید کرا حکومت گرتی ئەو ئاگای لەوێ مامۆستا عیزەت ڕەشید ئەندامی کاژیکە لە 74 بەعز گرتی و ئەدامی کرد ئەی ئەمانەی ئەدام نییە وە چەندین کە ئەی کاک فەریدون عەلێمین لە سژنانە گیراوە ئەی کاک سەعید گەوهەر لە سژنانە گیراوە ئەمانە هەموو سەر بە ئێمە نەبوون کە مامۆستا غەفور ئەمین کە ئێڵم غەفوری ئەمینە فەدین نەگیراوە ئەی باشە ئەبوو بەکری گوڵپەسەنگ کە خزمی خۆمە لەسەر کاژیک نەگیراوە لەسەر نشەی کاژیک نەگیرا ئەی ئەمانە چین ئەو چونکە ئاگای لێ نەبوو هەر ئەیویست لە شتەکە بات بۆیە ئەو حاڵەتەوە داشتی تری وای دەرز خۆ من کاک ئازاد ڕەحمەتی شەهیدە و پێشمەرگەیە و کاتێک کە پاسۆک بۆ دوای ئێمە سەری نامەی بۆ ناردووم 5 نامەی لامە کە ئەڵێ تۆ مامۆستا و من قوتابی تۆ سەرکردە و من با بڵین کادر لە بەردەسا چی ئەڵێ ئەوانە بەڵام ئەو حاڵەتەی هەبوو ئەو ئەجا من نیەمە سەر ئەوەی کە بەیانێکیان دەرکرد بەیانەکە من ئەچووم بۆ لە ناو چۆمانەوە ئەچووم بۆ قەسر سەلام کە بارەگای ڕاگەاندنی پارتی بوو لە شۆڕشا شۆڕش بوو جەلالی میرزاکەریم ڕەحمەتی هاوتی ئەڵە بەیانێکتان سەر دەرکراوە ئاگاری وتم نە دوایی نەورۆزی مەلا عەلی بەیانەکەی بۆ هێنام کە سەیرەکەم بەیانەکە ئەمزانی کە ئەوانن بەڕاستی هینی کرد ناوی ئێمەیتیایە لە بەیانەکە ئەڵێ ئەمانەمان پاکۆیە یەکەم بزانە سید کە بەعزێ شت من ئەڵم کە لە منی وەرگرتووە ئاگایی لێ نەبوو شێرکۆی هەژار معلوماتەکە کە خەتاکە لە منەوە بوو من هێنامە پێشێ من ئەو شتانە مایە دەستی معلوماتانە بەڵام هەندێک معلوماتەیە کە نەیپرسی بوو بەوەهم باسی ئەکرد مەسەلاڵە بەیانەکە جیم نەبەس ئەم بوو کە زانێ جەمان نەبەس ئەلف هەردی کاف ژیر یعنی کامل ژیر عەبدوڵڵا جەوهەر عین جەوهەر ئەی عەبدوڵڵا جەوهەر وازی هێنابوو یعنی ئەمانە ئەنجا ئەلف ئیحسان عین ئاگرین ئەلێ باشە یعنی نازانێ عین ئاگرین عەبدوڵڵا ئاگرینە ینی ئەنجا دوایی کۆمەڵێ قسەی ناخۆش و دەرکاویان کردووە کە هەر بەیانەکە خۆی لە خۆیان هەر چەندە بەیانەکە لەوێ کە بڵاو کرایەوە لە ڕێگای قیادەی مرکزیەوە و وەکو دوایی باس کرا کاگ شێرکۆی بێکەسیش بینی بووی ڕێی لێ نەگرت بوون بەڵام هەتا وەکو بڵێن جۆرە هینێکی کردبوون هان نانێک پاشان بڵاو کرایەوە من ڕۆژێکیان کاگ دارا تۆفیق ئەمینداری گشتی ڕۆشنبیری بوو لاوان لە شۆڕشا ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بوو بانی کردم لەگەڵ کاک مستەفا ساڵح کەریمە ئەو بانی وتی کاوڵە پرسیارێکم هەیە بەیانێک دەرکراوە نازانی ئەو بەیانە بڕواتە بێ ئێمە ئەمەنگە شەهم بووین ئەمزانی ئەوە ئەمزانی ئەوە محەممەد مستەفاایە ئەوە ئەمزانی فەرهاد عەبدولقادرە ئەمزانی کاک عوسمان ڕەشیە ئەمانن بتم نایزان وچ چۆن تۆ باشە ئەندامیی قیادی وتم کاک وتم ئەو منە شتانەوە ئەمە ئەوانەمان لانێ ئەمە بەڵێ زۆر باشە پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوامین بەڕێزان ناوبڕێک و پاشان ئەگەڕینەوە وڵاتان.